بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان ئەمڕۆ لە خاکی پیرۆزی کوردستان ئەوەتاین لە دێی خەتێ لە ناوچەی خۆشناوەتی ئەم دەیەکێکە لە دێ زۆر جوانەکانی کوردستان کەوەتا لە نێو کۆمەڵێک شاخ و چەم و دۆڵی زۆر ڕەنگینە. ئەم دەیە سەر بە ناحیەی بالیسانە لە قەزای شەقڵاوە پارێزگای هەولێر. ئەم دەیە ئێستا 120 ماڵی تایە. کۆمەڵێ زانای زۆر گەورە لەم دیا هەڵکەوتونێکێک لەوانە شێختەهای بالیسانی کە پیاوێکی گەڕیدەیە ڕەنگە یەکەم گەڕیدەی کورد بێت لە مێژووە کە ژیانی خۆی نووسیوەتۆ پیاوێکی کە لەم دیا هەڵکەوتۆ بە ناوی شێخ بەهادین. ئەم شێخ بەهادینە لەم مزگەوتەی کە لە پشتمانەوە حوجرەیەکی زۆر گەورەی هەبووە کۆمەڵێکی زۆر لە فەقێ لەگەڵیا خوێندویانە لێرە. پیاوێکی تر لەو پیاوانەی کە لەم دیا هەڵکەوتووە کە یەسە ئێمە بۆی هاتوین ئەویش مەلای خەتەیە کە ئەم پیاوە لەگەڵەوەی پیاوێکی زۆر گەورە بووە مفتی میرنشینی سۆران بووە بەڵام زوڵمێکی گەوری دەکراوە ئەمانەوێ ئەو زوڵمە لەسەری هەڵگرین. مەلا محەممەدی خەتێ ناوی محەممەدی کوڕی مەلا ئەحمەدی کوڕی مەلا عەبدوڕەحمانی کوڕی مەلا ئیسماعیلی کوڕی مەلا سیمنانە کە ئێستا مەرقەدەکەی هەمویان لێرەیە. مەلای خەتێ ساڵی 1972 لەم دێ لە دێی خەتێ لەدایکە بێ. سەرەتاکانی خوێندنی لەبەرەوەی کە لە بنەماڵەیەکی پڕ لە زانست و 6 پشتیان هەمویان مەلابوون پەروەردە بووە لەبەرەوە پیاوێکی وریا و زیرەک و بەتوانە بێ هەر لەم حجرەی لە مزگەوتی خەتێ لێرە سەرەتاکانی خوێندنی تەواوەکە پاشان لێرەوە ئەچێ بۆ ناحیەی بالیسان لەوێش هەندێک لە خوێندەکانی تەواوەکە لێوە ئەچێ بۆ ڕانیە پاشان ئەچێ بۆ کۆیە ئەچێ بۆ هەولێر لە هەولێرەوە ئەچێ بۆ ڕەواندز و لە خزمەت محەممەدی کوڕی ئیبن ئادەمی باڵەکیە کۆمەڵێک لەوانەکانە خوێنێ پاشان کە محەممەدی کوڕی ئیبن ئادەم کە بینێ پیاوێکیەوە نەزیرەک و بەتوانە و فەقەیەکیەوە نەشارەزایە ئەینێرە بۆ لای مەلا عەبدوڕەحمانی ڕۆژبەیانی لەوێ کۆمەڵێک لەوانەکانی کۆتایی ئەخوێنێ و ئیجازەی مەلایەتی لای ڕۆژبەیانی وەرەگرێ. پاشان محەممەدی کوڕی ئیبن ئادەم ئەگێڕێتەوە بۆ ڕەواندز بۆ لای خۆی و لێەوە کۆمەڵێک کابینە پیاوێکی زۆر زیرەکە ئەوێ سەرپەرشتی بکە کۆمەڵێک لە دیهاتەکانی دەوروبەر لە هەر ماوەیەک لە دەیەک ئەیکا بە مەلا بۆ ئەوەی تەجروبە و ئەزموونێک وەربگرێ. پاشان ئەینێرێ بۆ بەغا بۆ لای داود پاشای بەغا کە میری بەغای و کاتەیە بێ. مەلا محەممەدی کوڕی ئیبن ئادەمی باڵەکی کە مفتی میرنشینی سۆرانە بێ کۆمەڵێک کێشەی لەگەڵ پاشاکۆرەی ڕەواندوزە ئەبێت کە ئەوێ کۆمەڵێ فتوای پێبا ئەمیش پیاوێکی ڕق و پیاوێکی ڕازگۆوە بێ نایەوێ زوڵم لە سەم لە خەڵکی و ناوچێ بکە فتوواکان نا لەبەرەوە کێشیان بۆ دروستە بێ لەبەرەوە ناچارە بێت داوا بکات لە مەلای خەتێر لە بەغاوە بگەڕێتەوە بۆ میرنشینی سۆران و لەیەوە لە جێگەی خۆیان ئیکا بە مفتی میرنشینی سۆران. ئێمە ئێستا لە ڕەواندوزین پایتەختی میرنشینی سۆران ئەمەی کە تایان گۆڕستانی میرانی سۆرانە هەمویان تقریبەن لەم شوێنان لە خوارمانەوە گۆڕی پیاوێکە بە ناوی مەلای خەتێ کە دوا مفتی میرنشینی سۆران بوو کاتێک کە مستەفا بەگ دوا پاشای سۆران پیرە بێ و تەمەنی هەڵەکشێ بەرەو ژوور ئەگەڕەیەکی بخاتە جێگەی خۆی کوڕە پشکۆلەکەی خۆی کە ناوی میر محەممەدی ڕەواندوزیە کە چاوێکی نابێ لەبەرەوە پێڕن پاشا کۆرە ڕەشید پاشا سەرکردەی عوسمانی کە لەگەڵ ئەم میرە کوردیانە کە هێرش هێنێ ئەم ناوچە گەمارەوەدا لە ئاخیرا میری ڕەواندوز ناچارە بێ خۆی تەسلیمی ڕەشید پاشا بکە ئەویش بە وەفدێک ئەینێرێ بۆ لای سوڵتانی عوسمانی سوڵتانی عوسمانی ڕازیە بێ کە ئەم جارە بگەڕێتەوە بۆ سۆران بەڵام ئیش بۆ دەوڵەتی عوسمانی بکە بە پێچەوانەی جاری پێشووکە پەلاماری میریشەکان بە ئەویش ڕازیە بێ لەسەرەوە بەڵام میرەکانی کورد میری باسنێ و یەزیدەکان و هەکاری و بۆتان و ئامێدی ئەمانە هەموو ڕێکەون ئەگەر ئەم پیاوە ئەم جارە بێتەوە بۆ کوردستان ئەوجا ئەم جاری یەکەم بۆ خۆی کە بەڵام ئەم جارەوەکو پۆلیسێک ڕۆڵە بینێ لەبەرەوە هەمویان بڕیارەن کەسێک ئەنێرن چەند کەسێک ئەنێرن کاتێک کە ئەگەڕێتەوە لە سێواز ئەیگرن ئەیبەنە دەرەوە گوایە ینی هەواڵەکان وایە ینی لەوێ ئاڵۆزیەکەی هەندێک گەڵێ عوسمانەکان خۆیان کوشتیانە هەندێک لە ڕەشید پاشا کوشتێتی و تێتی با نەگەڕێتەوە بەڵام زۆربەی لەسەر ئەوەن کە میرە کوردەکان ینی ئامەریان لێ کردووە و کە نەیەڵن بگەڕێتەوە چکە گەر بگەڕێتەوە ئەم جارە بە ڕۆڵێکی پۆلیسانە پەلاماری میریشتەکانە بۆ دەوڵەتی عوسمانی جاری پێشوو بۆ خۆی کرد بەڵام ئەم جارە بۆ دەوڵەتی عوسمانیەکە لەبەرەوە خەڵکە نێرن لە سێواز لەوێ ئەیگرن لە شوێنێکە لە ناویەبەت بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە ئەو پیاوە لەوێ کوژرێ و ناتوانێت بگەڕێتەوە بۆ کوردستان
لەبەرەوە ئەم ناوچەیە هەمووی تەسلیمی دەوڵەتی عوسمانیە بێت. هەتا ماوەی 70 ساڵێک وا گومان بوو کە مەلای خەتێ خیانەتی کردووە و ئەو فتواییاوە کە میرنشینی سۆران تەسلیم بە دەوڵەتی عوسمانی ببێ. بەڵام دوای لێکۆڵینەوەیەکی زۆر دەرکەوت کە ئەم پیاوە بە هیچ شێوەیە دەستی لە میرنشینی سۆرانان نییە بۆ تەسلیمکردن، بەڵکو هەموو تەمەنی مەلای خەتێ دژی دەوڵەتی عوسمانی بووە و بەردەوام وا بووە کە میرنشینەکان هەمویان سەربەخۆ من سەر بە دەوڵەتی عوسمانی نەبن و بە یەکەوە بژین، بەڵام بەداخەوە ئەوان بەگویان نەکرد. بە هەموو تەمەنی مەلای خەتێ دوژمنی دەوڵەتی عوسمانی بووە و ڕۆژێ لە ڕۆژان نەچێتە ئەستەمبول لەگەڵ ئوسمانیان ڕێنەکەوتووە هەتا ئەو ڕۆژەی کە میر محەممەد بردی بۆ لای سوپای عوسمانی کە لەوێ ڕێبکەون و بەڵکو ڕەواندز تۆپباران نەکرێ. یعنی ئەو دەستی لەوە هەبوو کە سوڵحێک بکە میری ڕەواندز جارێکە بگەڕێتەوە بە شکۆمەندی و بە سەربەرزی. ئەمە ڕاستی ئەوەی میر محەممەد پاشای ڕەواندزی لە کۆتاییەکەی با بڵین لە ساڵی 1936ەوە هێزەکەی بەرەو شکان ڕوا لەبەرەوەی تووشی کێشەیەکی دارایی بوو، نەیتوانێت ئەو 50,000 سەربازەی کە هەیبوو موچیان دابین بکە و کە سوکاری ئەو سەربازانەی بەشێکی زۆری لە شاری ڕەواندز بە بارمتەگر بوون. ئەوە ڕیچارد باسەکاتن زۆر بە تەفاسیلی و سەرچاوەکانی تر ئاماژە بەوەکەن کە میر محەممەد ئەو هەڵەیە لە ڕووی استراتیژەتی بەرەی ناوخۆیی ئەنجامیدا. بەڵام بە ئەومان لەبیر نەچێ لەو خاڵەوە دەست پێ بکەین کە محەممەد ڕەشید پاشا هەڵمەتەکەی هێنا لە هەودیان چەقی لەوێ گیری خوارد نەیتوانی سەرکەوێت. علی ڕزا پاشا و محەممەد ئەنجە بێرەغدار کە یەکیان والی بەغدا بوو یەکیان والی مووسڵ بوو هاتن لە دەشتی حەریر چەقی نەیانتوانی زیاتر بەسەر بکەوە. خۆی میر محەممەد کە چۆتە ئەستەمبۆڵ بە عەهد و پەیمانی محەممەد ڕەشید پاشا چووە. ئەمە هی دەوڵەتی عوسمانیش بووە بە نێوەنجری بەریتانیەکانیش بووە و ئەوە لەسەر مەلای خەتێ یا با بڵێ مامۆستا محەممەدی خەتێ حیساب نییە. ئەشکرێ وەکو گریمانە کێمە هیچ بەڵگەیەکمان لە دەستانە نە بەڵگە و فتوایەمان لە بەردەستە تا ئێستا وەلەنەوە ئەرشیفی عوسمانی نە لە ئەرشیفی قاجاری نە لە ئەرشیفی کەسایەتیەکە نە لە دەستنووسەکان ئەوە دەرنەچووە. ئەمە تا ئێستا ئەوە نییە، ئەوە یەکەچە. ئەوەی دیکەیان ئەکرێ میر محەممەد وەکو لایانی سیاسی بڵێ وەرە کاکە ئەوە زانایانی منتقەکەشمان سەرتۆپی زانایەکانیشمان کە مامۆستا مەلا محەممەدی خەتێ بۆ سوڵحەیە ڕازیە خەڵک بۆی زانی بێ کە ئەوە فتوای مەلای خەتەیە. لەلای ئێمەشا گەورەکان خەڵکەکانی پێشترێت تا ئێستاش جۆرادێری مامۆستایانی ئاینین یان زانان یان زانی عالمی گەورە بە تایبەتیش شتێشتری شەیە بۆ ئەوە میر محەممەد لەگەڵ زانایانە تۆزێک نیقاشی هەبووە با بڵێن مەسەلەن بۆ لەگەڵ ابن ئادەمی باڵک ئەو لەبەر ڕۆیشتە دواتر مەلاسا لە کتێبی ئەو دەستنووسەی مامۆستا مەلا ئەسعەدی خەیلانی تاریخی حکومدارانی قەزای ڕەواندز لێ باسی ئەوە ئاکاتن کە کاتێک کە مەلای خەتێ دینتن مەلا سادقی ماویلیان دەرەکاتن. ئەوە مەلا سادقی ماویلیان پێی دەڵێ ئەوە سۆرەی چاوشینی تێناوە مەبەستی لەگە مامۆستا مەلای خەتێ بووە. ئەو فتوایە بۆ دەرچوو لە ڕەواندزە لە ساڵانی 20ەکانە جیدالێک دروست بوو بەڵێ لە بینی بنەماڵەی حوسێن حوزنی موکوریانی و سەید تەهاو لەلایەکیش بنەماڵەی ماڵی مامۆستای مەلای خەتێ لەو نیقاشەیە کە دروستە بێ مامۆستا حوسێن حوزنی موکوریانیەوە هەموو خەڵکیش ئەجێڕێتەوە بە باڵگا دەڵێ ئێمە شتێکتان بەسەر دێنم کە لە مێژوو نسر درێتەوە. ئەو فتوایە کە دەڵێ مەلای خەتێ فەرمانی داوە بە میر محەممەد کەوا بچێتە ئەستەمبۆڵ برنشینی سۆران شەڕ نەکاتن دژی دەوڵەتی عوسمانی و هەر کەسێک دژی دەوڵەتی عوسمانی شەڕ بکاتن ئەوە دەوڵەتی مسلمانانەوە تەلاقیەکەوێ و بەڵێ ئەمە وەکو دروستکراوە ینی لە تاریخە بەڵگەی نییە ئەم مەسەلەیە ئەنی وەکو باسم کە لە پێشتریشە لە فتواکەی مامۆستای مەلای خەتێ هیچ بەڵگەیەکی نیە لەسەرەوەی میر محەممەد ئەو شتێ بکە لەو کاتەوە و لە ئەرشیفخانەکانش بەڵگە نییە و ئەو بەڵگەیەش لە دەستی مامۆستا حوسێن حوزنی موکوریانیش دانیە کە میر محەممەد ئەو بڕیاریدا ئەوە شتێکی دروستکراوە و بەنای ئەو کەسایەتی و بەنای ئەو بنەماڵەوە هەڵبەستراوە.